زیاد لەوەی کە ئیلا تەنیا نوێژی لێ بکرێ بەردەوام ئیشوکاری مەلایەتی و ئیشوکاری خێرات و کۆبوونەوەی مسلمانان و بەوەنەی ئاینی وەکو مەولودی پێغەمبەری صلی الله عليه وسلم سارانە و وختانە لێ دەکرێ و عقد زەواج و ئەوانە کە مەولود دەکرێتن و خێرات دەکرێتن و وەلیمە دەکرێت ئەوەش هەر کۆبوونەوە لەو مزگەوتەیە دەبێ و جاریش وابووە ئەگەر ئیشوکارێک یان تەکبیرێک شتی وابێ کۆبوونەوە هەر لە مزگەوتێک کرایە لەوەی دەخوا تەکبیر و ڕاستیە و پرسی مامۆستای گەورەیان کردیەوە ئەو خەرکانەش کە لەو گوندەی دانیشتینە دائیما خزمەتی ئەو مزگەوتیان کردیە و چاویان لە مزگەوتێ بووە و بەردەوام لە جەماعەتەکان حازر بووینەوە و خزمەتی مزگەوتیان کردیە و ڕێز و قەدر و حورمەتی مەلایان گرتیە لێیە و مزگەوتەیەوە بەردەوام بووە و فقێشی هەر لێ بووە لە چەند ساری ڕابردوو چەند زروفی ناخۆش هاتیتە سەر کوردستان ئەو مەدرسەی فقیان لێرە لە بەحەرکەی هەر بەردەوام بووە و تێک نەچووە لەبەر ئەوەی لەبەر جهودی خەلکەکە هەند ئاین پەروەرە و هەند خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و مەلاو فەقیان دەکا لەبەر ئەوەی حفظ بووە و پاراستراوە لە هەموو ناخۆشیەکی و خەڵکەکەش تەبا بووینە دەگەر یەکدی و دەگەر مامۆستای گوندی تەبا بووینە و خزمەتیان کردیە و هەر مەشاکلێکی هەیان وایە ئەو مەشاکلیان دینەکەن مامۆستای گوندی ئەوەی کە ئەمن بەبیرم دێ کە خەرکان مراجعەتی بابمیان دەکرد و مراجعەتی کاکمیان دەکرد زۆر جاران هەبوو دەبینی کە ئەبرا مشکلەی هەیە لە ماری خۆی دەگە برایە خۆی قەناعەتی بە برای نەدەکرد دەهاتەکەن مامۆستای گوندی دەیگوت مامۆستا حارم و هایە و تەکبیرەکەم لێ بکە و ها و سەنجاران برا دەگە برای باب دەگە کوڕی ئامۆزا دەگە ئامۆزایی ئەم خەرشی گوندی دەگەر یەکدی زۆر ئەوە ناخۆشی و شتانیان هەبووە لە هەموو ئیشوکارێکی پرسوڕای مامۆستای گوندیان دەکرد و پرسوڕای بابمیان دەکرد بابم ئەو مەشاکلانەی هەموو لۆ حەڵ دەکردن و پێشی دینانەوە و زادەوری مامۆستای لە مزگەوتێ تەنیا ئیلا حەسر نەبووە لەسەر نوێشکردن و ئیمامەتی و خلاستەنیا دەوری مامۆستای لە مزگەوتێ ئەوە بوو ئەو خەرکانەشی ئەوم پێک دیناوە هەموو وەکو برێن ئیش و کاری ئەو گوندەیە هەمووی عایدی بوو ئیشی خێر و خێرات و هەرچی مەشاکل بە هەرچی نائەمواری بە هەمووی پێکهێنانەوەکەی هەمووی لە دەستی مامۆستای بووە و خەرکانش قەتعیەن لە قسەی بابم دەرنەدەچوون ئەوەی کە من بەبیرم بێ هەر یەکە کە جێلێ دەبوو دەیانگوت مامۆستا و های گوتی هەندە قسەکە بڕاوە دەیانگوت مامۆستای گەورەوەی گوت و هیچ کەسێک قسەی نەبوو قەتعیەن نەبرین ئارازی بی یان اعتیرازێکی بگری زەبە و شێوەیە داوە مزگەوتە لەبەر ئەوەی کە خەرکەکان حورمەت و ڕێزی مامۆستایان گرتیەوە ئەوەندی ئەمن بەبیرم دێ ئەوها بووە ئەوی پێشی منیش تەبعەن مەلایەکان هەروەها بووینە لێیە ئەو مزگەوتە وا دەوامی کردی و بەردەوام بووە لەبەر ئەوەی کاروباری مەلایەتی لێ جێبەجێ کرایە و مامۆستایەکانیش درێغیان نەکردیە و بەردەوام خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان کردیە و خزمەتی مزگەوتەکەیان کردیە و خزمەتی فەقیهانیان کردیە و